کاک حاجی کاروان بەیانیت باش سەرەتا دەمەوێت لەم پرسیارەوە دەست پێ بکەم وەکو دیارە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی بەرەو چاکسازی ناوە و هەروە لە وەزارەتی داراییشەوە دەستی پێکردووە. پێتان وایە حکوومەت دەتوانێت بەم هەنگاوە دۆخی ئێستای هەرێم لەم دۆخی ئێستا دەربێنێت؟ بەناوی خۆی گەورەی میرەبان سوپاس کاک شوان، سڵاوتان لێبێ و سڵاو لە هەموو بینەرانتان بێ و سڵاو لە هەموو خەڵکێک کە گوێیان لێمانە. هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی خۆش بێ بۆ خەڵکو و گوێمان لە خەبەری ناخۆش نەبێ. بەداخەوە کە خەڵکی کوردستان زۆر ماندووە لە ڕووی مادیەوە، لە ڕووی فکریەوە، لە ڕووی سیاسیەوە، بارودۆخێکی زۆر ناڕەحەت و ناخۆش لە ناویاین. یعنی من تەمەنامە کرد بەیانیان هەموو ڕۆژێ لە کەناڵی ئێوەوە لە هەموو کەناڵەکانی ترەوە مژدەی خۆش بە هاوڵاتیان بگەێنین. مژدەی خۆش لای هاوڵاتیان بۆتە ئەوەی کەی معاشەکەی دێ، معاشەکەی ئێستاکە بۆتە ئەوەی ئایا نیوە دێ یا زیاتر دێ یا چی لێ دێ. یعنی خەڵکی لە ئەمنیەکەشی لەبیر چۆتەوە، بەقەت ئەوەندەی ئێستاکە گیرفانی بەتاڵە و خەمی ئەو مناڵەیەتی بەیانیان بچێ بۆ مەکتەب پارەی هەیە بیداتێ یان نەیداتێ. ئەمەی کە حکوومەت دەستی پێ کردووە هەنگاوێکە زۆر درەنگە، بەڵام وەک ئەوە بڵێ لە ئاخیرا فریا کەوتووە. ئێستاش زەرەر لە نیوەی بگەڕێتەوە هەر باشترە. ئەم چاکسازی کە ئیعلان کراوە لەوە ئەچێ نیەتێک هەبێ، لەوە ئەچێ ئیرادەیەک هەبێ، لەوە ئەچێ ویستێکی باش هەبێ بۆ هەنگاونان بەرەو چاکسازی، نەک بڕیاردان بۆ چاکسازی. ئەمە هەنگاونانە بۆ چاکسازی، بەڵام چاکسازی لە کام سێکتەر؟ یعنی من لەگەڵ ڕێزم کاڵن لە وەزارەتی ئیداراییەوە دەست پێکەین. گرفت لە وەزارەتی دارایی نییە بە دەرەجەیەک، گرفت لە وەزارەتی سامانە سروشتیەکانە، گرفت لە دیارنەمانی ئەو پارانەیە. لە وەزارەتی دارایی پارە نەبووە، پارە دیار نەبێ. لە وەزارەتی دارایی گەندەڵیەکە نەبووە، گەندەڵی لە سێکتەری نەوتا بووە، گەندەڵی لە گومرکەکانە بووە، گەندەڵی لە مقدراتی ئەو میلەتەیە بووە کە دنیاە بۆ ڕینەوت عیدی ئەم مەسئول و ئەو مەسئولە ئەبواە لەوێ وەمە چاکسازیمان بکردایە. وەزارەتی دارایی وەزارەتێکە کە ئەتوانی بڵێ ئیداریات و تەنزیمی ڕەواتب و معاش و موچە و ئەم بابەتانە ئەکات، تەنزیمی دابشکردنی ئەو پارەیەکە کە دێدە دەستی کە وەزارەتی دارایی پارەنەیەتە دەستی چی بکە. بەڵام ئەوش بای خۆی ئەتوانێ کۆمەڵە شتێک بکات کاوەی ئیعلانیان کرد جۆمالێ بوو، بەڵام ئەو قووەتەی نابێ بەبێ چاکسازی لە سێکتەری نەوت و لە گومرکەکانە. باشە. کەواتە متمانەی خەڵک لێرەدا لەکوێ؟ ینی خەڵک متمانەی ماوە لە کەوانەیەکە کەس نەماوە، چۆن ینی چۆن بە عەمەلی دەکرێتن کردارەکان؟ کاک شوان، ینی متمانەی خەڵک لە بەچی بمێنێ؟ نە ساڵێک و نەدوان و نەسیانە، نە وعدێک و نەدوان و نەسیانە. هەر مەسئولی، هەر سەرۆک حکوومەتی، هەر سەرۆک فڵانی هەمووی وعدەدا بۆ میلەتە تا ئێستاکە میلەتیش هیچی نەبینیوە. یعنی شتێکی عەمەلی بە عەمەلی نە گیرفان گەرم بووە، نە مەعاش زیادی کردو، ڕۆژ بە ڕۆژ ئاستی دارایی خەڵک بەرەو خراپیە، بژێوی خەڵک لە خراپیە. لەمەش هەموو وعد دراوە، هیچ وعدێک تا ئێستاکە نەبردراوەتە سەر. بۆیە ئەم وعدەش خەڵک لە ئینتیزارە. یعنی خەڵک دڵی بە وعدەکان خۆش نییە تا ئەم لەحزەیە. ئەوەی کە دڵمان پێخۆشە ئەوەیە کە ئەم جارە ئەڵین شتێکی ترە، بارودۆخەکە زۆر قورسترە، لەوانەیە لە ترسی تێکچوونی بارودۆخەکە، لە ترسی ئەوەی کە جەماوەر هەستێ، لە ترسی ئەوەی کە سەرجادەکان پڕبێ، لە ترسی ئەوەی خۆیان لیان تێک بچێ، و لە ترسی ئەوەی ئێستاکە قەیرانەکە گەیشتووەتە بیناقاقەیان. دڵمان بۆ خۆشان لە ترسی ئەوە وەکو هاوڵاتیەک بەشک و ئەمانە هەنگاوێک بنێ و بەرەو چاکسازی. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە وعد درا، ئێمە ینی هاوڵاتی بەتایبەت ئەبێت چاوەڕێی ئەم وعدانە بکە کە ئەمە بردویانەتە سەر، یعنی وعدیان داوە. بەڵام ئەم بەتەنیا ئەمە ناکرێ. ئەین تۆ بڵێ وەزارەتی دارایی بتوانێ ئەم قووەتە هەستێنێ لە قووەتی وەزارەتی دارایی و بەتانانەت ئەم حکوومەتەش نییە کە ئێستاە. ئەبێ پەرلەمان بێتەوە سەرخەت، پەرلەمان کارا بێ، پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ و پەرلەمان بەشێک بێ لە چارەسەری ئەم کێشانەی کە ئێستاکە هەیە. تەنها بەمە چارەسەر ناکرێت. ئێمە دنیا پرۆژەمان پێشکەش کردووە. کەواتە لەسەر پەرلەمان پرسیاری ئەوە بکەم، ینی لەم بەرنامەی چاکسازیەدا پەرلەمان لەکوێیە؟ دەوری پەرلەمان چییە؟ کاریگەری پەرلەمان چییە لەسەر پەرلەمان ئێستا غایب؟ بەڵام پەرلەمانتاران بەڵێ عەفوەن ئێستا پەرلەمانتاران هەر یەکە و فراکسیۆنەکانەوەی کە منە ئاگام لێبێ مەعەدا برایانی کۆمەڵ و عەفوەن برایانی گۆڕان یەکی لە ڕێیکا گۆران و لە پارتیش پرۆژەی خۆی تەقدیم کردو، ئێمەش پرۆژەی خۆمان تەقدیم کردووە. وەکو فراکسیۆنەکان وەکو پەرلەمانتار تاکوتەرە
پرۆژەی خۆیان تەقدیم کرد و هاوکاری حکوومەت بوونە لەم پرۆژەیە بەڵام وەکو مؤسسە کە هەندێک پرۆژە هەیە پێویستی بە هەموارکردنەوەی یاسایە مەسەلەن بۆ نمونە ئەو یاسایاری کە ئەو عقدانی کە لە نێوان حکوومەت و شەریکات هەیە ئەو عقدانە عقدێکن بەڕاستی یعنی ئینسان سێرێکات تەعجوبەکە ئەم عقدانە چۆن کراوە ئەم گرێبەستانە دنیای یاسا هەیە بە یاسا چاکسازی ئەکرێ یاساش ئەگە پەرلەمان نەبێ بە پەرلەمانە تێپەڕ نەبێت چاکسازی ناکرێ ئەوە جگەلەوەی باشترین مراقب باشترین ئەتوانی بڵێ چاودێر لەسەر ئەم یعلانی حکومت بۆ چاکسازی پەرلەمانە کە ئەوە نەبێت ینی چاودێر نەبێ پەرلەمان نەتوانێت متابعی ئیشەکان بکە ئەم حکومەتیش بەڕاستی طبیعەتی ئینسان وایە حکومەتیش وایە چاودێر نەبێ ناتوانێت کارەکانی ئەنجام بدە ئەمە لەلایەک لەلایەکی تر کە من ئێستاکە ئەوەی کە دوو حاڵەت هەیە بۆ ئەم مەسەی چاکسازیە ئەمە شتەکان ڕاست پێراون بە لجنە من بەشە سیاسەکەی قسە ناکەم کەوەی ئەچن بۆ لای حیزبەکان کە بۆ ئەوەی مەسەلەی سیاسەکە چارەسەرکەن بەڵام بەشەکەی ترە ئەم مەسەلەی تەقسیماتی ئەم لجنەیە تا ئێستاکە ئەم کوردستانە بە لجنە فەوتاوە ئەوەی کە بەسەرمان هاتووە ئەوەی کە ئەم قات و قوڕەی کە ئێستاکە بەدەست بەسەرمان هاتووە لەو ڕۆژەوەی کە لە ساڵی نەوەتەکانە و لجنە ڕاست پێررا لەلایەن سەرۆکی هەرێمی ئەو کاتەوە لە باسی نەوەتەکانەکەم بۆ گەندەڵی یا بۆ گرتنی گەندەڵکاران لە دوهۆک و لە زاخۆ ئەو ناوەکە خەڵکێکی زۆر دەوڵەمەند ببوو لەو کاتەکە لجنە تەشکیل کرا یەک گەندەڵکار نەکرا یەک دز نەگیرا لەو کاتەوە هەرچی لجنە هەیە لەم کوردستانە فەشەلی هێناوە تۆ نەتیجەی یەک لجنەم بدەرێ لەم کوردستانە وەکو عەلامەیەک بڵێ فڵان لجنە نەتیجەکەی ئەمە بووە هیچ لجنەی ئەم لجنانش کە ئێستاکە تەشکیل کراوە لەناو حکومەتە ئەگەر بێتو من بەش بە حاڵی خۆم ئەم قسەیم کردوتم ئەگەر کۆمەڵ و یەکگرتوش چۆتە ناو ئەم لجنەیەوە بە تایبەتی لە مەسەلەی سێکتەری نەوتە ئەبێ ماوەیەکی زەمەنی بۆ خۆیان دابنێن ئەگەر بتوانن چاودێرێکی باش بن لە داهاتی نەوت و لە دەرچوونی نەوتە و ڕێگر بن لە هەموو گەندەڵەی کە لە نەوتە ئەکرێ ئەو بمێنن باشە بەڵام ئەگەر نەتوانن هەمان تەنها وەکو ڕووکەش بێ و مانی ئەمان تەنها وجودێکی ڕەمزی بێ ئەوە نەمانیان باشترە لەبەرەوە ئەم لجنانە ئێستاکە تەقیم ناکرێت دوایە تەقیم باش کاک حاجی کاروان بۆ ئەوەندە ڕەشبینی لە لجنە ینی خۆ نەوەتەکان و 2000ەکان زۆر فەرقی هەیە لەوانەیە عەقڵیەتی ئەو کاتە لەگەڵ ئێستاشدا لە نەتیجەیە نەبینیوە کاک شوانجیان لە نەوەتەکان و بۆ ئێستاشایی یەک لجنە وەک گوتم تەنانەت لجنەی سیاسی لجنەی قانونی لجنەی ئاسایش لجنەی چی چەند لجنە هەیە بۆ نمونە دنیا یعنی هەموو مەجالەکانی لجنەکە ئێمە لە بەردەستمانە تەنانە لە ناو پەرلەمانیشە لجان تەشکیل کراوە بۆ شت لجنەکان نەتیجەیان نەبووە لە ناو حکومەتیشە ئەمە مەسەلەی لجنەنی ئەمە بە یاسا چارەسەرەکرێت تۆ بۆ نمونە یاسایەکەیە دەربارەی تیرۆر یاسایەکە دەربارەی دزی یاسایەک بۆ یاسایەک نییە دەربارەی گەندەڵی بۆ یاسایەک نییە بۆ ئەوەی ئەم گەندەڵکارانە بنی ئێستاکە مشکلی کوردستان لە چیایە ئایا تەنها لە دابەزینی سعری نەوتایە یان لە بردننی ئەو هەموو پارەوە بۆ دەرەوەی کوردستان یعنی من ئەم شەو جۆم لە دکتۆر بەرهەم بوو منیش هەمان ڕەئیم هەبوو پێشی ئەویش هەمان ڕەئیم هەبوو کە ئێمە بە تایبەتی ئەوانەی قانونین دووشت بکرێت لەم کوردستانە یەکەمینیان بەڕاستی ئەبێ مدعی عام داواکاری گشتی لەم کوردستانە بێتە سەرخەت یا ئەوە تا چەند پەرلەمانتارێک بتوانین لەگەڵ مدعی عامە لەگەڵ داواکاری گشتیە ئەوانەی کە دەوڵەمەند بوونە بە پارەی ئەم میلەتە کە حیسابیان چۆتە ملیاراتی دۆلارات لە دەرەوە ئەمانە ئەبێ وەک بڵێ ئەوراقیان هەڵوەشێندرێتەوە متابعی ئەوراقیان بکرێت بەچی دەوڵەمەند بوون یا ئەوە تا ئەبێ وەک دکتۆر بەرهەم ئەم شەو ئیشارەت پێدا لە کەناڵەکەی ئێوە لە ڕێی مەجلیسی ئەمنەوە چۆن لە وڵاتانی تر ئەوە قەزافی فڵان و فیسار و ئەمانە هەمووی پارەکانیان بلۆک کرابوو دوای درایەوە دەست میلەت ئێستاکە لەم کوردستانە گەورەترین گرفت ئەمەی ئێستا ئەو پارانەی کە ئەم مەسئولە گەورانەی ئەم کوردستانە مەسئولی گەورالێم دەوڵەمەندی دەرەوە ناڵێم دەوڵەمەندی دەرەوە لەگەڵ ئەمان تیجارەتی کردووە مەسئولە گەورەکان کە بوونەتە ملیاردێر پارەی ئەمان بێتەوە ناو ئەم کوردستانە وەڵی کوردستان هیچ مشکلێ نابێ بەخوا بینە خاوەن پارەی خۆمان و نەوتش ئەوەندە تەسیرمان لێ ناکە بەڵام شتێکی تر کە من تۆزێک دڵم پێی خۆشە بۆی جەنابن نەڵێ ئەوەندە ڕەشبینی ئەوەی کە زۆر تۆزێک دڵم پێی خۆشە هاتنی وەفدی ئەوروپا و هاتنی وەفدی ئەمریکایە بۆ کوردستان بۆ چارەسەرکردنێم کێشێ ئەوەی کە من بزانم نە ئەوروپا نە ئەمریکا نایەنەوێم کوردستانە تێکچێ نایەنێ بارودۆخی کوردستان بەرەو خراپتر بێ مەگەر ئەوان بێن زەبتی ئەم حاڵەتە بکەن و هەر ئەوانش تەسریح دەن ئەڵێن مەسئولەکانی کوردستان پارەکانیان لە دەرەوەیە ئەگەر ئەو پارانە بێتە کوردستان مشکلی کوردستان نامێنێن لە ڕووی مادیەوە بۆیە بەڕاستی ئەمەش ئەم ترسیان کەوتۆتە خۆیان ئەگەر ئەم بارودۆخە چارەسەر نەبێ لەوە چێ لە ڕووی دووەلێوە بەڕێی من هەنگاوێک من دێ ئەو پارانی کوردستان هی هەر کەسێک بێتەوە جێی خۆی پێت وایە ئەگەر